نەبوونی جێگەیەکی تایبەت بۆ پیشەوەران کاسبکارانی پێنجۆنی ناچار کردووە لە سەر شەقام و گەڕەکەکان کار بکەن. نەبوونی ناوچەی پیشەسازی لە قەزاکە سەنگێکی زۆری بۆ وڵاتیان دروست کردووە. وەکو خۆشیان باسی دەکەن چەندین جار لە ڕێگەی لایەنی پەیوەندیدارەوە هەوڵی چارەسەرکردنی کێشەکان داوە بەڵام بێسوود بووە. هەر لە کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتەدا بۆی ئاسەنگی بەردەم پیشەوەران و کارکردنیان لە سەر شەقام و شۆسەکان ڕووداوێکی هاتوچۆ ڕوویدا. گلەی ئەوەمان هەیە چەند ساڵێکە داوای مەنتیقە سەناعیمان کردووە هەتا ئێستا نەچوو دەبارەی جێبەجێکردنەوە و شارەوانی ئەڵێ ئەرزەکەمان دابین کردووە بەڵام هیچ دیار نییە. وەک فیتەرەکانیش ئەوە تا بازاڕەکە خۆت ببینەوەسەوە حالیان خۆ ئاگاداریکەوە حادیسەی لیوا ڕوویداوە بە وەنەی قەرەباڵخینە و بازاڕەوە سیارە لەسەر شۆستەکان تەرا شۆستاوە سێنێ جادە عامەکە گیرێ و ئەوە حادیسەکە ڕوویداوە. بۆ زۆر داوا ئەکەین کە مەنتیقە سەناعی بماندنێ خۆمان بیکەین و هەر قبوڵمانە عەرزەکەمان بدەنێ و بۆشمان کەنەوە پارەمان لێوەرگرن هەر قبوڵمانە. ئێمە داوامان کردو داواکاریەکانیش ئەم جارەش دەکەن ئاڵەکەی بەڕێزان داوایان لێگەن یارمەتیمان بن کاکە ئێمەش خەڵکی ئەم شارەین و حەزەکەین شوێنێکە بێ وەکو قەزا و ناحیە و محافەزەکان پێی بڵێن سەناعی پێنجوێن بەس نییە وە چەند ساڵە ئێمە داواکەین هاوارمان لێ بەرز بێتەوە نییە باقەت ئەمە شوێنی ئیش نییە دستانێ ئیشمان بۆ ناکرێت هاوینە ئیشمان بۆ ناکرێت گەراجێکمان نییە لەم دوکانە سێ بە چوارانای ئیشەکەین بووین بە ئەستەم بۆ خەڵکیش ئەنجا بۆ خۆمان. سەرۆکی شارەوانی پێنجۆن سەبارەت بە نەبوونی جێگەیەکی تایبەت بە پیشەوەرانی قەزاکەوەی خستە ڕوو کە شوێنمان هەیە بۆ ناوچەی پیشەسازی و لاوڵی ئەوەدان بەم نزیکانە کێشی پیشەوەران چارەسەر بکەن و ئەو جێگا تایبەتە کە بۆیان ئامادەکردوون تاوا بکرێت. پیشەوەرەکان ئێمە شوێنی ناوچە پیشەسازیمان بۆ ئامادە کردوون شوێنەکە ئامادەی فرازی تەواومان کردووە و لیژنەیەکمان پێکەناوە بۆ ئامارکردنی لیستی ناوی پیشەوەرەکان لیستەکە ئامادەیە نادومانە بۆ بەڕێوەبەرەتی کشی شارەوانەکانی سلێمانی ئەوانش ڕۆژامەند بوون لەسەر ئەوە و دەرخستەیەکمان بۆ ئامادەکردن بۆی خزمەتگوزاری سەرەتاییان بۆ بکەین. نەبوونی جێگایەکی تایبەت بۆ پیشەوەرانی پێنجوێن سەرڕایەوەی ئاسەنگی زۆری بۆ وڵاتیان دروست کردووە بووەتە هۆی ناشرینکردنی سیمای قەزاکەش. چەندین ساڵە کاسبکاران و پیشەوەران لە چاوەڕوانی بەڵێنی لایەنە پەیوەندیدارەکاندان. بەپێی زانیاریەکانی پەیام بۆ ئەم ساڵیش ناوچەی پیشەسازی پێنجوێن تاو نابێت. سوهەیب محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.